خۆم پێ ناگیرە. دوای نەخۆشیتان بێ تۆ بەحکومەوەی کە زۆرترین کار لەگەڵ کاک فەریدون نابووی هەم بەلهەمیشتان هەبوو بەیەکەوە. بەڵێ بەڵێ. ئەمڕۆ چ پەیامێکە هەیە؟ وەڵایی هیوادارم ئەم حکوومەتی هەرێمەی خۆمان هەتا ئەو کەسە نەبرێن نەیە بەلایە پێشتر خزمەتی بکە. بەڕاستی ئەم پیاوە ساحەبی جەهەڵوێستی جوان بوو لە یادی ڕاپەڕینە هەتا بە یەک من چەند سرودمان وتووە پێشتر هەروتمانە بۆ پێشمەرگە وتومانە یعنی ئەوەی ڕاستی بێت هیلاک بوو ئەم پیاوە لە هەموو ناحەیەکەوە لە شانەوە لە گۆرانیەوە لە ئیشی کارمەرەمانەوە تێگەی لەگە عینەکەژە پێشمەرگەی دێرین بوو کاکە هیچی بۆ نەکرامە ڕاستی حیف مەداخەوە. ئەو بەرهەمانە چی بوو کە بەیەکەوە بوون؟ وەڵایی بەرهەمێکمان هەبوو گوڵوەگوڵەوە هیچ گوڵوەگوڵوە میناوەمان وت دوای ئەوەش پیرۆز بێ حوتی سێ لە سلێمانی دایم ئەو گۆرانەمان ئەودیم بەیەکەوە ئارەوەڵە بەڵێ. کاتێ نەخۆش سەردا نەکرد؟ بەڵێ دوشەجار چوون بەلای بەس خۆم پێ ناگیرە. خواپی کات تەمەی درێژی بۆ خانەوادەکەی و بۆ ئێوە جێهێشت بەبێ نازی سەری نایە بەخۆ سەڵات نیەتر ئەو لە ڕێ هەمومان هەیە با باش بزانی کەس بخۆیانە نازی ئێمڕۆ ئەوە سبێنێکی ترە سبێنە منم سبێ ئەوە بەس حیف بەداخەوە هەتا لێو نەقەومێ و کەسیف نەبی کەس نایە بەلاتەوە بەداخەوە دەستان خۆش بێ.